پرسیارێکی شخصی لەسەر لێبوردەی ئەڵەن جارێت تۆ بە سیارەکەی خۆت بە شوێنێکە ئاڕۆیت کەسێک کە من ناوەکەی نایەنم بەڵام دەست لە جەناب ڕاگرێ ئەیگەێنیتە شوێنێ کەنە ناسراوی خۆتە بێ بەڵام لە کاتی دابەزین مۆبایلەکەی تۆ بەبێ پرسی خۆتە بە بەڵام دواتر لە برێەوەی تۆ ئەم کەسە تەبان خۆت کەسێکی یاساییت حاکمی دادوەری سزا بدەی ئەچی لە ماڵەکەی خۆی پاداشتێکی و هاوکاریەکەی و پێڵەی کە ئەمیشە هەڵە بوو دووبارەی نەکاتەوە ئەمە چۆن بوت لە کاتێکا تۆ ئەتوانی ئەو کەسە سزا بدەی یعنی خۆت شاهدی ڕووداوەکە بووی بۆ نمونە ئەوە ڕاستە ڕۆژێک بۆ هەولێرە چووم بۆ دایرا چووم ڕاستەکەی ڕۆژێک بارانێکی زۆر زۆر بۆ ئەو ڕۆژە تر لە ڕێگا هەر کەسمە بینی ئەوانەی کە سەرمەکرد لەگەڵ خۆمە بەتایبەتی مەسەڵەن معزێر تەلەبەوانەوە والحاصل یەکێک لەوانە لەو لای دوکانەوە لەگەڵم سوار بوو یعنی نەمەناسی خۆم بەس هەروە سوار لەگەڵ دەستی ڕاگرت باران بوو کە ئەو دابەزی یعنی لە نزیکی کۆیە دابەزی کە ڕۆشتم سێرم کرد مۆبایلەکە نەماوە کە دوو مۆبایلم پێوەیەکیان نەمابوو بەس کوڕەکە هەروە مجامەلەمە کرد یعنی قسەی خۆشم لەگەڵا کرد و ئەو کاتێک کە ئەوەنە سوار تۆزێ ناوایەک بوو لەم پرسی و خەڵکی کوێتوانە و تی خەڵکی دوکانم بەس خەتەما خەڵکی دوکان نەبوو دوای دەرکەوت خەڵکی دەیەکە لە خواری ئەو شوێنەیە کە ئێمە لەگەڵ خۆمانە سوارمان کرد لە خوارتر بوو ماڵەکەیان لە معمەلێک دابەزی و تێچم بۆ ئەم معمەلە لێرە برادەرەوە ئەوانم هەیە من کە ئەو وەڵەو زۆر خەڵک سوار بوو بەڵام لە ڕاستی هەر گومانم لەو کرد ئەو کات تەلەفۆنیشم کرد بۆ ینی ئەو حاکمی تەحقیقی کۆیە وتم وەڵا شتێکی وا هەیە ئەگەر بزانن چونکە ئەوە تەلەفۆنە ممکنە نامەیە یا وێنەی شخصی و وێنەی عایلی وانەی لەوانەیە تیا ئەگیرە ئینسان ئەگەر متابعە بکەن دوایی بەو کوڕی کە لەگەڵم بوو خۆم ڕۆشتم و ئەو کوڕم گەڕانەوە وتم بچۆ بە ئەو معمەلە بڵێ کەس هاتە ئێرە فعلا پرسیاری کرد و وتی ئەمە هاتوۆتە ئێرە و تر ئەم چوو گەڕابەوە بۆ ئەوێ وتیشی من هینی شەزانم وتی من فیتەری وشتی شەزانم کوڕەکە چوو بوو من بە هەر حاڵ بانگی کرد بوو بۆ سەیتەرەیەکە بوو لە نزیکە و شوێنەی کە ئەو لی دابەزی دەرکەوت کە ئەوە نەکەی بردووە ئەم مۆبایلەکەی بردووە طبعا لە هەر دووبارە بە حاکمە وتم حەز ناکەم یانی ئیجراعاتی لەگەڵا بکەن چونکە ئەمە دیارە ینی وەزعی تەواو نییە و ینی پێویست بەوە ناکات ئێمە بیشکێنین لەسەر مۆبایلێک بەس پێم وتم کوڕی باشکە میوانی من بووی لە سیارەکە بێت بوتمایە لەوانەیە هەر یەکسەر خۆم بەتەواو شتێکی ترمانە کرد طریقەیەکی تر بەس ینی مهم نەختێ نەسیحەتم کرد وتم ئەمە شتێکی باش نییە و ئەوەشی توانیم یارمەتیم ماخۆشم لەبرەوەی سزای بێ وەڵا حەزم نەکرد نەخێت چکە هینە ئەوە بۆی بێ بە دەرز ینی بۆی بەس سزاکە چییە سزاکە ماوەیەکە چێتە سجنەوە لەوێ لە سجنە ممکنە تووشی کۆمەڵێت خساڵ و صفاتی تری خراپ وەربگرێت لە چونکە ئیسلاحیەتەکانی ئێمە ناوی ڕاستە ئیسلاحیە بەڵام ئەو بەرنامە پێشکەوتن و تونند و تۆڵەی تیان نییە کەەوە ئینسان ئیسلاح بکات زۆر کەسەیە ئەچێتە سجن ئەچێتە ئیسلاحیە بەڕاستی بە طریقەیەکی تر دێتە دەرەوە کە منەوانەی کە بەرنمەیەکی باشی بۆ دابنرێت هیوادارم ینی ئیسلاحیەکان لەسەر شێوازێکی زانستیانە و مۆدێرن بڕۆن کە بەرنامەی باشیان هەبێ بۆ ئەو کەسانێک کە گیرێن و هەموو کەس وەکو عەرزم کردی ینی ئەوەشی کە تاوانەکات هەر قوربانیە لە بە جۆرێک لە جۆرەکان قوربانیە شتێک پاڵی پێوە ناوە بۆیە ئەبێ ئەو لایەنانە هەموو یاگەر فەلسفەی نوێش بۆ سزا فەلسفەی تۆڵەسەندن نییە فەلسفەی چاکسازیە و چاکردنە ئەمە ئەبێ هەموو لایەک لەوە تێبگەن ئەو بەش ئەو کەسانەی کە چوەکو دادگاکان وە چوە محقق وە چوەکو فەرمانگەی چاکسازیەکانیش